سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەتوو اللهی وەبەڕەکاتوه. داواکارم لە پەروەردگار گەرمای دنیا بکاتە ئەوەی لە گەرمای قیامەت نەجاتمان ببێت و لە ساحەی محشەر و ڕۆژە تەنگەکانی قیامەت هەموومان نەجات بدا و قورتار بکا ئینشاءالله. ئیماندارانی خۆشەویست، ئەوەی ئەمڕۆ لەسەر من و تۆ لە نێوانی خۆماندا کەوا لە نێوانی موسڵماناندا پێویست بێ بۆ ئەمڕۆ و ئەم ساتە ئەوەیە جێبەجێکردنی پێداویستەکانی خەڵک، واتە پێداویستی یەکتری جێبەجێ بکەین. ئەمش عیبادەتە، چکە ئینسانی مرۆڤ، ئینسانی موسڵمان، مرۆڤی ساغ و ڕاست ئەوەیە لە دنیادا بەس بۆ خۆی ناژی، ئەبێ لەگەڵ کۆمەڵگایەکە ئەژی. ئەو کۆمەڵگایە چی نوقسانیەکی هەبێت ئەوەیە ئەبێت تۆ بە گوێرەی توانە ئەنجامی بدەیت. ئەوش عیبادەتە، ئەوش وەک ئەوە وایە نوێژ دەکەی، ڕۆژوو دەگری کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبیت، عەمرە دەکەی و حەج دەکەی، هەموو عیبادەتەکانی تر هیچی لەوە کەمتر نییە، واتە پێداویستی خەڵک ئەنجام بدەیت. خوای پەروەردگار لە قورئاندا ڕوو دەکاتە تەواوی موسڵمانان، تەواوی ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە بۆ قورئانە. خوای پەروەردگارە فەرمێت وەفعەلوا الخەیڕات لەعەلەکم تفلیحون، واتە دەی ئێوە کاری چاک و باش بکەن بەرامبەر بە یەکتری، پێداویستی یەکتری جێبەجێکەن. ئەمە ئەبێتە نیشانەی ئەوەی سەرکەوتووی دنیا و قیامەت دەبیت. واتە هەر مرۆڤێ حەزکا لە خۆشی خەڵک، یارمەتی خەڵک بدا و دەستی لە یارمەتی خەڵکدا بێت، ئەو کاتە ئەو مرۆڤە بەڕاستی تووشی خێر دێت، هەم لە دنیادا و هەم لە قیامەتدا. ئەو یارمەتیدانەی خەڵکە هیچ فەرقی نییە کە چۆن پێنج وەختە نوێژ دەکا و سائیری عیبادەتەکانی تر دەکا. خوای پەروەردگار ئەفەرمێ باشترین و چاکترین کردار کە ئێمە بیکەین لای خوا زۆر گەورە بێت و خۆشەویست بێت، ئەوەیە ئەحەبو الناسی إلی الله. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئەتانەوێ بنە خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەو مرۆڤەیە، ئەو موسڵمانەیە، ئەو ئینسان دۆستەیە کە چییە؟ ئەحەبو الناسی إلی الله ئەنفەعهم للناس، ئەوەیە کەوا سوودی هەبێت، ئیسفادەی هەبێت بۆ دەوروبەرەکەی، وەک گڵۆبێک، وەک ڕووناکیە بکشێتەوە، ڕووناک بێتەوە، ڕەنداتەوە. چکە عیبادەت، خواپەرستی، دینداری ئەبێ ڕەنداتەوە. هەر موسڵمانی ڕەنگی نەداتەوە لە کار و کرداریدا ئەبێ لە خۆی ببرسێت. ئێستا ئێمە نوێژ دەکەین، نوێژەکە ئەبێ ڕەنگ بداتەوە لە قسەمان، لە ئاکارمان، لە هەڵسوکەوتمان، لە هەموو کار و کردارمان. کە ڕۆژوو دەگرین ئەبێ ڕەنگ بداتەوە هەموو عیبادەتەکانی تر، کە عەمرە دەکەین، کە حەج دەکەین، هەر کارێک دەیکەین ئەبێ ڕەنگ داتەوە. لە ڕۆژانەدا مامەڵە مرۆڤەکە جیاوازی هەبێ لەگەڵ مرۆڤێکی تردا، ئەو کاتە ئەوە ئەنفەعهم للناس. ئەو مرۆڤە ئەگەر هیچ نەبێت بەو ڕەندانەوەی کارە جوانەکانی دەوروبەرەکەی سوودی لێوەرەگرێت. چیجا ئەگەر کەسێک یارمەتیدەری خەڵک بێت، ئەوە چاکتر و باشتر دەبێت. ئەفضەل الأعمال، باشترین کار و کردار ئەوەیە دڵی کەسێک خۆشکەی. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام واتە گەورەترین کار دڵی مرۆڤێک، کەسێک تێبووەلا پێداویستێکی حاجەتێکی تۆش دەتوانی بیکەی. وایە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێت کە کەسێک هات وەلاتان داوای شتێکی کرد، بەس کەسەکە مستەحەق بوو، زانیت ئەوەیە، ئەم پیاوە نەیدا پێی، یارمەتی نەدا، ڕێ ئاسانکەری بۆ نەکرد، ئاکارەکەی لەسەر شانی سووک نەکرد، ئەوە ئەو مرۆڤەیە، ئەو ئینسانەیە وریا بە لە قیامەتە خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا فەرمێ کاری بۆ فکر ناکە، حیسابی بۆ ئاسان ناکە. بەڵام ئەگەر کەسێ بێ بۆ گوتمان مستەحەق بێت، ئەوە بیناسی کەسی ئەهلی ئەوە بێ کە داوای دەکات. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام باشترین کردار ئەوەیە کەوا ئینسان دڵی برای خۆی خۆشکە، خوشکێ دڵی خوشکێکی خۆشکە، واتە
خۆشبەختی بگەڕێنێتەوە بۆ ڕوخساری، بۆ ماڵی، بۆ ژیانی، بۆ حاڵی. ئەو کەسە گەورەترین کار، گەورەترین کردارە ئینسانی مرۆڤ کە بیکە. ئەمڕۆژ ئێمە لەوا دەسوڕین و ئیمانداران زۆرینەمان پێویستمان بەمەیە، زۆرینەمان لەوەیە هەندێکمان زۆرینەمان دەری نەبڕین، بەڵام لەوەیە لە هەزار لاوە سێرەکەی ڕووی لێ کردووی لە هەمومان. خەڵکی وامانەیە ناتوانێت کێ بدا، ناتوانێت پارەی وەریدەکە بدا، ناتوانێت پارەی بۆ نمونە کرێخانەکەی بدا، هەیە نەخۆشیە لە ماڵدا، بەڵام ڕووی نییە داوا بکە. تۆش خوای پەروەردگاردایە بێت بگەڕێت، فورسەتە بەو ماڵەی کە هەتە بەهەشت بکڕا. وەک ئیمامی عوسمان خەڵکانێکی نیەز بوو دوور لە دەوبەری خۆمانەگە هەیە، ئەگەر نیشە لە دووری بیکڕا، ئەتوانی ماڵێک، کەسێک، منداڵێک، ئافرەتێک، پیاوێکی گەورە، نەخۆشێکی سەرجێگا، هەر کاملی بێت کە تۆ یارمەتی بدەی هەر خێرە. تەنانەت ئیمانداران نەک مرۆڤ بەڵکو گیانلەبەرێکش ڕزگارکەی و یارمەتی بدەی هەر خێرە. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام تەرازووی بۆ داناین، وتی ئومەتەکەم بزانن دوو کەسمانەیە ئەمە دوانن، ئەم دوانە یەکێکیان هەن لە ئاگرە، یەکی لە بەهەشتایە. فەرمووی ئەی ئەسحاب و یاواران وریابن، بەڵام ئەم دوو نەفەرە، ئەم دوو مرۆڤە چاکەیان نەکردووە لەگەڵ مرۆڤە، چاکەیان کردو و خراپەیان کردووە لەگەڵ گیانلەبەرانە. یەکێکیان بە بۆنەی ئەوەی کەوا ئەم مرۆڤە کە چووەتە جەهەنەم، خوا پەناماندا پشیلەیەکی گردووە کە حەسری کردووە هەتا مردارەوە بووە، واتە تەعزیبی داوە نان و هیچی نەداوە پێی، بە بۆنەی ئەمەوە خوای گەورە خستێتە ئاگری دۆزەخ. چکە تەعزیبی داوە وە کەسێکی ترمانیشەیە بە بۆنەی ئەوەی کەوا دوو لە ڕۆژەدەمتان سەگێکی تێر کردووە، خوای گەورە خستوێتی بەهەشت. واتە وەک مرۆڤ تۆ یارمەتی هەر کەسێ بدەی، وەک ئیسلام و موسڵمان و دین ئەمە شتێکی ترە، وەک مرۆڤایەتیش ئەمە شتێکی ترە. وەک هەفتەی ڕابردوو وتمان هەندێک کەسەیە سێ مافی لەسەرمانە، چواری لەسەرمانە، هەیە دووی لەسەرمانە، هەیە یەکی لەسەرمانە. لە هەر کوێ بێت تۆ جێی دەکەیتەوە، کەواتە دوور و نێزێک تۆ دەتوانی ئەم خێرە جوانانە چاکانە باشانە بکەیت. هەر کەسێ چاکە لەگەڵ خەڵکی تا بکە، خوای گەورە دێتە هانایەوە چاکەی لەگەڵ دەکات و ئەو کاتەی ئەکەوێتە ناخۆشی، خوای گەورە بۆی دەرباز دەکات. من كان في حاجة أخيه كان الله في حاجته. ئەتەوێت خوای گەورە لە کاتی تەنگانەکانە لەگەڵ تا بێت، تۆش لە کاتی تەنگانەکانە چاوت لە فەقیر و هەژار و لە قەوماو بێت. هەرچی کاتێ چاوت لەو بوو، خوای گەورەش لە تەنگانەدا جێت نایەوێت. ها لەگەڵ تاو و لەو تەنگانەی کە ئەو لە ڕۆژانەی ژیانتا دێتە سەرتا، ئەوە تێپەڕی ئەبێ بەسەرتا و خوای پەروەردگاری بە لای ئەزیەتەکانت لە قیامەت و لە دنیا لەسەر سوک دەکاتەوە. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. واتە هەر برایەک، هەر خوشکێک لە خزمەتی براو خوشکەکەیە بێ، خوای پەروەردگاریش کە کار و ئاسانی بۆ دەکا و لە دنیا و لە قیامەت. ئێمە زۆر پێویستمان بەمە ئیمانداران موسڵمانە خۆشەویستەکان، هەموومان احتیاجین ئەڵڵاین. شنێ هەمان بێت، بەڵام هەر احتیاجی پەروەردگاری، ئەوەیشی کە دریا پێمانی خۆمان نەی خوایە، جەستەکەمانیشی خوایە، هەمووی خوایە، بەڵام هەمووی موەقەتە و کاتیە و دەڕوا و نامێت. بەڵام ئینسان ئەو ماڵەش کە دراوە بێت بیر چێنە بۆ ئەو خەڵکەی بۆ ئەوەی خەڵک سبەینێ بە بۆنەی ئەو خەڵکەوە خوای پەروەردگار یارمەتی دەدا لە دنیا و لە قیامەتدا. چاکترین و باشترین ڕێگا کە خێرە تۆ دەیکەی زۆر جار نازانی ئایا چێ زەمانمان کردووە ئێمە بەم نوێژەی کە دەیکەین دەچین بۆ بەهەشت. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی کەس نازانێ بەچی ئەچێتە باشتەوە. لەوەیە تۆ درهەمێک بدەیتە ماڵی هەژارێ، خوا ئەو درهەمەت لێ وەرگرێ، لەوەیە هەتا قیامەت عیبادەتت کردوێ بە بۆنەی ئەو عیبادەتەوە نەچوویتە باشتەوە. زۆرینەی خەڵک ئەفەرمن کە زۆر جار چاکە و باشەکانی بەرامبەر کردوێتی خاڵیسان لەبەر خوا بەینی خۆی و خوا کردوێتی، کەس نەیزانیوە لەبەر ڕەزامەندی ئەڵڵا خوای پەروەردگار ئەمەی لێ وەرگردووە و بە بۆنەی ئەمەوە چووەتە باشتەوە. کەسمان نازانین بەچی کردارێ دەچینە باشتەوە.
بەچی کارێکی نەبەشتە بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ وریابی کاتێ ئێمە خێر دەکەین ئەمڕۆ چاو نەنوقێن و خێرکەین نە ئەبێت چاو کراوە بین و خێرکەین خێر ئەەکەی بڵێ خێر بکە بەڵام وریابە خێر دەکەی با بگاتە جێگای خۆی دەستی ئەمین دەستێک وەک خۆت ئەمینی چۆن پارەکە لە چنگی خۆتە ماڵەکە لە چنگی خۆتە سقت بەو دەست و بازووی خۆتە هەیە ئاواز بڕوانە بەرامبەرەکە مەیدە دەست هەموو دەستێکەوە وی بگێتە جێگای خۆی ئەو خێرە چکە داتە هەروە داتە دەست هەموو کەسێکەوە نەگەیش خۆ خۆتش زانی ناگا ئەو کاتە لەسەر ناکەوێت ئەوانەی کە واجب سەدەقەش و هەروە دەچێ و دەڕوا ئەبێ بزانی ئەو خێرە لە خێری گشتیە سەردیکەی خێرمان هەیە خێرەکە کەمترە خێرەیە گەورەترە گەورەکە هەوڵدە بەردەوام خێرەکەتش لە پرۆژەیەکە پێشکەشی کە ئەو پرۆژە گەورە بێت خەڵک زۆر ئیسفادەی لێ بکات لەوەی پرۆژەیەک کە کەمتر بێت چی تاکێ بەشدار بێت چی کۆمەڵێ بەشدار بێت کە لە خێرەکەتدا چاکتر و باشتر بێت بۆ ئەوەی خێری زیاتر بۆ بنووسێت ئیمامی حەسەنی بەسری ئەفەرمێ هەر کەسێک هەنگاوێک لەگەڵ موسڵمانێک بنا هەنگاوێک یارمەتی موسڵمانێ بدا بە گوێرەی هەنگاوێک بچێتە پێشەوە بۆ پێداویستی کەسێک گەلێک خەڵکێک ناوی ئەنەیشی هەر ناوی ئەفەرمێ ئیمامی حەسەن بەسری ئەفەرمێ ئەوە خەیر لەکە من حجته بعد حجته يعني حاجة يعني بعد حاجتي بلان ليلة واضحة كواتا الله وكوي حج دواي حاجة كين كأو كسي كيارمتي أوادا يستطيع من ليلة زوري نمان دلمان أويك همون روجة سرداني مالي خواهي بچينا مزگەوتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەچینە ئەوێ بەو ڕێگایە 25 ساعت 30 ساعت بەناو سیارا دەچین تیارەکەم کرد بۆچی دەچین نیەتمانەوەیە بچین عیبادەت بکەین خێری زۆر بۆ بکەین و بینەوە باشە ئەفەرمێ نەک 2 ڕۆژ نەک 4 ڕۆژ نەک 6 ڕۆژ نەک 10 ڕۆژ لە مەدینە بینی تۆ عیبادەت بکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام 2 مان ڕەبەق بە شەو ڕۆژ عیبادەت بکەین لە ماڵەکەی خوادا مدینە کە لە مدینە ئەو شوێنەی کە خێر و پاداشتی یەکجارە 2 مانگ ڕەبەق کە عیبادەت بکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام مرۆڤێک یارمەتی کەسێک بدا حاجەتی موسڵمانێک جێبەجێ بکە یەک حاجەت بەڕووی ئەو 2 مانگەی و بەسەر شەو عیبادەت یعنی لەوە زۆرترە تۆ ئەتوانی هەر لە ماڵەکەی خۆتەوە هەر لە کۆڵانەکەی خۆتەوە هەر لە شوێنەکەی خۆتەوە چەنەها 2 مانگی تۆ بکەیتەوە لە خێر و بەرەکەتی ئەو شوێنە هەر بەدەستی خۆت یارمەتی کەسێک بدەیت بەڵام جار یارمەتیەکەش ئەوە نییە کابرا دێ بۆلات لەوەی پرسیاری شوێنێکی لێ بکات لەوێ ناونیشانێکی گەرەک پێلێت لەوەی یارمەتیەکی زۆر کەم بێت بە تۆ هەڵمەسوڕێ بە دراوسێکە و بە برایەکی چاک و موسڵمانێکی چاک ڕێگا پێشەندەر یا ڕێگایەکی پێپیشان بدەیت دەستی بگری و بیبێ وەلای کەسێک کە یارمەتی بدا بەس تۆ سەبەب بی تۆ هۆکار بی هەرو خێرەت دەگات بۆیە بزانە یعنی زۆر جار لەوەی ئەرکەکەش کوستە بێ لەسەرت بەڵام ئەجر و پاداشتەکەت یەکجار زۆر دەبێت سوودی چاکەکەکردن بەرامبەر بە یەک چێریماندا ئێمە ئەگەر ئەمە بکەین چی سوودمان دەست دەکەوێت یەکەمیان ڕەزامەندی ئەڵڵاه کە دەستمان ئەکەوێت ڕازیبوون خوای گەورە لێمان ڕازی دەبێت دووەمیان خۆشەویستی لای خەڵک ئەو کەسانەی کە خێر دەکەن و دەستیاندا لە خێرا ببینە چۆن خۆشەویستی خەڵکن ئەبینی ڕۆژگار دێو دەڕوا بە ژیانی هەموومان تێپەڕ دەبێت ئەوەی کە ئایلی خێرە بەردەوام خۆشەویستی لای هەژارەکانە و لە قیامەتیشدا هەژارەکانی ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشی دەوڵەمەندەکان بە چەندەها ساڵ پێش دەکوێت ئەمش لەگەڵەواندا ئەچێتە بەهەشتەوە سێهەمیان تەبایی و یەکلیزی و خۆشەویستی لە نێوانی موسڵماناندا و ئەو ملەتە ئەو گەلە ڕۆژ بەڕۆژ یەک دەگرن و واچی بڵێن ڕق و بۆڵد و چینە هەیە لە دڵیانە دەڕوا پاداشتی قیامەت بەدەست دێنن چی چۆن دنیاوەری دەگرن لە قیامەتیشدا هەروەها وەری ئەگرن کەواتە ئێمەی موسڵمان ئەم دینە شیرینەوە فێری کردووین
هەر کەسێک چاکەیشی کرد لەگەڵماندا ئەبێ ئێمە چی بکەین؟ ئەبێ ئێمە چاکەکار بین بەرامبەری، بە وەفا بین بەرامبەری. کاتێ بە وەفا بووی ئەو کاتێ کەسێک دەبیت کە شکری خوا کردووە. من لەم یەشکر الناس لەم یەشکر الله. هەر کەسێک شکری خەڵک نەکا، خەڵکێ بۆی باشە، لەگەڵ یا باشە، یارمەتی ئەدا، دەستی بۆ درێژ دەکات، شکری خوای نەکردووە. تۆ کەسێک ئەگەر بەرامبەرت باش و ئەبێ بە وەفا بی، چونکە خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەیەکا و فەرمێت وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم، چاکە لە نێوانی خۆتاندا گوڵ مەکەن، لە فکری مەکە. بەداخەوە ئەمڕۆ زەمانی بێوەفاییە. خەڵکێکەیە لە منداڵیە هەتا گەورە بووە، خەڵک یارمەتی داوە، گەورە دەبێت ئەو ناناسێتەوە. هەر ئەو کەسە ئەو مرۆڤە یارمەتی دەدا، سێرەکەی لە باتی ئەوەی سپاسی بکات، سێرەکەی عەکسەکەی دەکات. ئەمڕۆ بەداخەوە ئەبێ بزانین ئێمە خوای پەروەردگار کاتێ وتێکی هەر کەسێک چاکەیەکی بێ کرد، بڵێ خوای گەورە پاداشت بداتەوە، خوای گەورە ڕەحمی لێ بکات، خوای گەورە ڕەحم بە خۆت و ماڵ و مناڵت بکات، لە بەڵام موسیبەت لاتدا. پێغەمبەری خوا فەرمێ حەتا پێتانەکرێ دوعای خەیری بکەن، حەتا پێدەکرێت دوعای باشە و چاکەی بۆ بکەن. بەداخەوە ئەمڕۆ خەڵکێ پەیدا بووە کەسێک کە یارمەتی نەدا دوعای لێ دەکات، دوعای شەڕی لێ دەکات، دوعای لە ناوچوونی لێ دەکات، سحری لێ دەکات، جادووی لێ دەکات. چی زەمانێک عەکسی فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کەسێ یارمەتی دای، کەسێ نەیدا خۆی گوناحبار دەبێت، پێویست ناکات تۆ ئەمانە بەرامبەری بکەی، خۆت گوناحبار دەکەی. ئەبێ ئینسان ئەوە بزانێت، نابێ ئێمە کە ئەوەی چاکە بێ بۆ خۆمان هەرەوە بێ، ئەوە نەبێ، نابێت. نەخێر، ئەبێ وا نەبی. ئەچینە خزمەتی یەکێ لەو پیاو چاکانە ئیبن موبارەک ئەفەرمێت دراوسەیەکی هەبوو، دراوسەکە غێرە موسڵمان بوو. ئەجێ هەرچی کاتێک حەجی بکردایە شانیان بە شانێکە بۆ دراوسەیەک بووە، نوێژی نەکردو، عیبادەتی نەکردووە، موسڵمان نەبوو. ئەفەرمێ حەجی بکردایە لە ماڵەوان پێشی ئەوە ئەیبرد بۆ مناڵەکانیەوە، چی لە کەلبەت بێ، چی لە خواردن بێ، لە هەموو شتێک. ئەڵێ کاتێک ئەم ماڵە گەرەکی خانەکەی بفرۆشی، ئەڵێ کاتێ هاتنە سەری وتی من ئەیدەمە 2 درهم، دیارە درهەمی جاران و ئێستا نەبووە، قیمەتی بوو کاتێک. فەرموویان زۆرە، خانەکەی تۆ وا بڵێین درهەمێک دەکەم. وتی ئاخر درهەمێ بۆ خانەکەی خۆم، درهەمێکشی بۆ دراوسێکەم. وتیان دراوسێکە بوو. وتی لەبەرەوەی ئیبن مبارەکە دراوسێکەم هەر من ساحەبی مناڵەکان نەبووم، ئەوش ساحەبی بووە، حەجی کردووە بۆ مناڵەکانی خۆی، پێشی مناڵی خۆی کردووە بۆ. ابن مبارەکە فەرمێ داوام کرد لە خوای پەروەردگار خوای هیدایەتی بدا بێتە موسڵمان. ئەڵێ خوای گەورە دوعاکەی قبوڵ کرد و خوای هیدایەتی دا بۆ موسڵمان. واتە زۆر جار ئەو کەسانەی کە موسڵمان دەبن بە گوێرەی سێر تەماشای ڕەوشتی بەرزی تۆ دەکەن. ئەو ڕەوشتە جوانە کە پیشانی دەدەی ئەو کاتە ئەو موسڵمان دەبێ. وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک خەڵکانێک هاتن بۆ مەدینە بۆ مەککە، محەممەدێکەیە وایە قسەی لێ وەرمەگرن وە قسەی لێ ئەم پیاوە باش نییە، ئەوە نییە. کاتێ دەچوون و گویان دەگرت لە خۆی ئەیان بینیم پیاوەوان نییە، لە وەسف پیاوا دەبێت. یەکسەر بە ڕەوشت و ئاکاری پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام موسڵمان دەبوون بەلە ئەوەی کە گوێی دەبێت، هەر بە هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە ئەمڕۆ موسڵمان ئەزیزەکان پێویستمان بەمێ و ئەوانەیشی کە خوای پەروەردگار دایک پێیان ئەتوانن یارمەتی خەڵک بدەن، ئەو کەسانەی کە قەرزارن، بەڵام تۆ خوای ئەوشی قەرز دەکا با خاوەن وەعد و وەفا بێت لە کاتی خۆی دابیدات. ئەمڕۆ خەڵک بۆ پارە ناداتە لەبەرەوەی ئەوەنە براو وەعد درا و وەعدەکە نایداتەوە. خەڵکی وامانەیە موسڵمانە، دیندارە، پێنجوەختە نوێژ دەکات، یعنی من هەندێک شتە بیستم سەرم سوور دەمێنێ، قەرزارە، خاوەن دوکانەکە داوای لێ دەکا، ئەڵێ نیمە چی لێکەین کە هەر بە زۆر سادەی وەڵێ کورەکە مردم گردم ئازاکە، وەڵڵا وەبیللای گردن ئازانەکە، لەو ڕۆژی خوا دروستی کردووە، هەتا ئەو ڕۆژەی دەچیتە دیوانی خوا سەرێک لە سوجدا بێ باش بەچاو نابینی. ئەوە با بزانە شتی ئاسان نییە گردن ئازایی. گردن ئازایی لەبەر خەڵکی شتێکی ترە و لە دڵا شتێکی ترە. کابرا ببێ پێوە گردنت ئازاکانە حەساو نییە، لەسەر قەبر بڵێن گردنی فڵان ئازاکە ئازام کرد، دڵی حەسا. وەڵڵای لە دڵەوە گردن ئازانەکە
هەموو دنیا لەسەر نوێژکە، هەموو دنیای سەر زەوی نوێژ و عیبادەتی تۆ بێت. واللهی بەهەر بەچاو نابینی هەتام پیاوە نەیەتە پاڵە لە ڕۆژی قیامەتە گەردەداران ئەگەر خوای پەروەردگارش قەرار لەسەر ئەمە فەرمانی پێغەمبەرەوە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام. ئەوانەی قەرزن چوونەتە گۆڕەوە، لەناو گۆڕە هەردوو دەست و هەردوو پایان کەلەپچەیە هەتا ڕۆژەی قەرزەکەی دەداتۆتە فکارەکەی کە نەیداتەوە بەو کەلەپچەیە دەچێتە حضوری ئەڵڵا لە ساحەی مەحشەردا بە کەلەپچەی ڕایەگرن. خاوەن خەرزەرگەی بەڵان کەن خوای گەورە حەساب و کتابی لەگەڵا ئەکا. ئەگەر خوای گەورە لێی خۆش بوو ئەڵێ بڕۆ لای فڵان عەبد بزان گردنی ئازا ئەکا، ئەمجا بیبەنەوە شەهید شەمێک لەی گەورەی لای خوا هەر بە یەکەم گوڵە بە خوێنەکەی دەکەوێتە زەوی خوای گەورە لە هەموو تاوانی خۆش دەکەوێت. بەڵام قەرز هەرەمێنێ دەسێت ئەگەر قەرزار بێ و شەویدیش بێ خوای گەورە لێ ڕایگرنجا با صاحبەکەی لە دنیایە با بێت بۆ قیامەت بزان گردنی ئازا ئاکایە. ئیمانداران ئەمڕۆ ئەبێ وریابین بە وەفا بین کەسێ دەستەگرێ شتە ماڵەکەی کە پارە دەداتێ پێش ئەوەی قەرز بکەی ئاگاو لێ بکەی دیتەوە، پێش ئەوەی قەرزەکە دەکەی ئاگای لێ بێ کەی چیت ئامادە کردۆ بینی. ئەگەر وا بینیەمە وەڵای هەموو کەسێک قەرز دەکات، بەس وەڵای ئەگەر وا نەبین ئەمڕۆیە ببین زۆر جارەی باو هەنای دادێت هەنای ناسی ئەستا خۆی پیشان نادا موبایلی قەبات دەکات. خوای گەورە ڕەحمەت لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساف بکە یا ڕەبی خوایە احتیاجەکەی دوور بکەیتەوە هەر مسلمانی حالە مصیبەتە یا ڕەبی خوایە مصیبەتەکەی لەسەر لازەی یا ڕەبی مسلمانانی غەزە برسین تیرین یا ئەڵڵا خوایە دەرگای خێری خۆت بکەیتەوە لێ